زانکۆی قەیوانی نێودەوڵەتی جێگەیەک بۆ پێشەنگەکانی ئایندا. ئێمە کارساز بنیاد دەنین. لە هەر جێگەیەک بین پسپۆڕی ئامێرە ئاڵۆزەکانین. لە ناوخۆ دەرەوەی وڵات خاوەن مانا و پایی گرنگین. هەروەها خاوەن بڕیار و داهێنەرین. لە هەر بوارێکی پزیشکی و ئەندازیاری و زانستی و کارگێڕی خوێندومانە. باشترین زانست فێربووین. پێشڕەوین لەو دامەزراوانەی کاریان تێدا دەکەین و هەمووان ئاسوودەن لەگەڵمان. ئێمە دەرچوانی زانکۆی قەیوانی نێودەوڵەتین. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی تەنها فرانچایزی هەردوو زانکۆی حکومی UTM و UITM مالیزیایە لەسەر تاسەری هەرێمی کوردستان و عێراق. لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی متمانی بەهێزم هەبوو بە خوێندنەکەم، بۆیە هەمیشە گەشتبین بووم بۆ داهاتوو. جامعة قيوان الدولية منحتنا أحدث العلوم وأرقى الشهادة والثقة بأنفسنا ومستقبلنا. ئێستا ناوت تۆمار بکە و لای ئێمە لە یەکێک لە 11 بەشی بەهێز و گرنگ بخوێنە و داهاتوت بنەخشێنە. زانکۆی قەیوانی نێودەوڵەتی جێگەیەک بۆ پێشەنگەکانی ئایندا.